لەگەڵ یەکێک لەو کەسانی کە لە بازاڕی زێر یاخود لە بازاری دارایی شارزایکی زۆر باشی هەیە و یەکێکە لە ئابووری ناسە زۆر ناسراوەکان گفتوگۆکەم. ئەوش دکتۆر سوهراب دلەنگیزانە کە مامۆستای ئابووری لە زانکۆی ڕازی لە کرماشان لە ڕۆژهەڵاتی کوردستان. دکتۆر دلەنگیزان سڵاوت لێبێ، ئەم بەرزبوونەوەی نرخی زێر تەڵا چیمان پێڵێ؟ سڵاوم هەیە لە خزمەت هەموو بینەرانتانە. زێر کاڵایەکی تایبەتە کە خواست و خستنە ڕوو لە بازاڕی جیهانی کاریگەری لەسەردانێ. ئەم خواست و خستنە ڕوە بە هۆکاری جیاواز ناسەقامگیری بەخۆیەوە بینێ. زۆرێک لە هۆکارەکان بە شێوەی درێژخایەن کاریگەری لەسەر نرخی زێردانێ و هەندێک لە هۆکارەکان بە شێوەی کورتمەودا. لە بەشی درێژخایەندا پرسی توانای بەرهەمهێنان و خستنە ڕووی درێژخایەن زۆر گرنگە، یا سیاسەتی بانکە ناوەندیەکانی جیهان بۆ ئەوەی یەدەگێکی زۆر ڕاگرن و هەروەها پرسێکی گرنگی دیکە پرسی بەکارهێنانی زێر لە بەکارهێنانی کاڵا زیرەکەکان و ئەلکترۆنیکەکانە کە پشکی لە سەدا 11 لە خۆگرێ. گەورەترین قەبارەی بەکارهێنانی زێر لە بۆ بەشی جوانکاریە بۆ جوانکاریە کە بەڕێژەی لە سەدا 58 خواستی جیهان لە خۆگرێ. ئەمە هۆکارە درێژخایەنەکانن کە نرخی زێر دیاری ئەکەن. دیارە کە ئێمە لە بارودۆخێکی گەشەی نێودەوڵەتیین و گەشەیەکی 2 لە سەدا 2 بۆ لە سەدا 4مان بە درێژەی 20 ساڵی ڕابردووە بینیوە، بەواتای ئەوەیە کە توانای کڕینی هاوڵاتیانی جیهان بەرز بۆتەوە، بە تایبەتی ئەم ڕێژەیە لە وڵاتانی کە ژمارەی دانیشتوانی زۆرەوەکو چین و هندستان کە سەرووی لە سەدا 34 هاوڵاتیانی جیهان پێگەهێنن چاوەڕێکرێ کە گەشەی ئابووری لەم وڵاتانە خواست بۆ زێر بەرز بکاتەوە و لەلایەکی کەوە زێر کاڵایەکی استراتیژیە و ڕاگررتنی لە بانکە ناوەندیەکان توانای دانوستانی وڵاتان لە ڕێگەی پشتیوانی درا و یەدەگەکەیەوە باتە سەرەوە. ڕاستە کە دراوی نێودەوڵەتی ئێمە بۆ نمونە دۆلارە، بەڵام زۆرێک لە وڵاتان پێیان باشە کە نرخی دراوەکەیان بەهای دراوەکەیان بە پشتیوانێکی وەکو زێر ڕابگرن، هەرچەند پێویست ناکە بەردەوام لە بازاڕە نێودەوڵەتیەکانە دراوە ناوخۆیەکان بەکاربێنین، بەڵام بەهێزبوونی پشتیوانی ئەو دراوە زۆر گرنگە. ئەو هۆکارانێک کە بە زۆری لەسەر نرخی زێر کاریگەری هەیە بابەتە ژیۆپۆلیتیکیەکان و بابەتە ئەمنیەکانە. هەر کاتێک لە دنیاە پرسە ئەمنیەکان ئەکەوێتە ژێر کاریگەری پرسی وەکو جەنگ یان ئەگەری جەنگ زۆرە بێتەوە، هەر وڵاتێک زێڕی زیاتری هەبێ بە دڵنیاییەوە هەستێکی ئاسایشی زیاتری هەیە و هاوڵاتیانی شاروە. ئەزانن کە هاوڵاتیان لە کاتی جەنگدا زۆرترە توانن زێر بەکاربهێنن کاتێکە پێویستە لە وڵاتێکەوە بچن بە وڵاتێکی کە یان وەکو یەدەگ زێر بەکاربهێنن. لەلایەکی کەوە بەرزبوونەوەی نرخی کاڵا خزمەت گوزاریەکان لە هەموو وڵاتانی جیهان هەڵاوسانێکی گشتی دروست دەکاوە. زێر وەکو کاڵایەکی گشتی وەکو هەموو کاڵاکانی کە ئەچێتە ژێر کاریگەری هەڵاوسانەوە و بەرزبوونەوەی هەڵاوسان ئەبێتە هۆی بەرزبوونەوەی نرخی زێر و هەموو ئەمانە لە لای دلەنگیزان تا چەند بەرزبوونەوەی نرخی زێر وامان پێڵ یاخود ئاماژەیەکە بۆ داکشانەوەی ئابووری لە جیهان، واتە بە پێچەوانی ئەوەی کە بەرزت باسە کرد کە هەڵاوسان هۆکارێکە بۆ بەرزبوونەوەی نرخی زێر. ئایا پێچەوانەکەی ما پێ ناڵێ بەرزبوونی نرخی زێر ئێمە ترسێکمان هەبێت لە ئابووری جیهان بەرەو داکشانەوە بڕوە؟
نرخی زێر لە داهاتوە لەوە ناچێ ڕوو لە کەمبوونەوە بێت بەرزبوونەوەی گەشەی ئابووری و بەرزبوونەوەی قەبارەی نەخدینەی کە لەلایەن وڵاتانەوە دروست کراوە بە تایبەتی لەلایەن ئەمریکاوە و بەرزبوونەوەی ناسەقامگیری لە بازاڕە جیهانیەکان و گۆڕانکاری لە پەیوەندی استراتیژی وڵاتان وەکو چین و هندستان لە بەرامبەر ئەمریکادایان جەنگی وەکو جەنگی ئۆکراین و جەنگەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەمووی ئاماژەیە بۆ ئەوەی کە ئاسۆی زێر ئاسۆیەکی ڕوو لە بەرزبوونەوەیە و ئێمە ئەوە لە ساڵی ڕابردووە بە جۆرێک ئەبینین کە زیاتر لە 125 بەرزبوونەوەی زێرمان بینیوە و لەوانەیە ئاماژەکان بەرەوەیە کە بەرەو بەرزبوونەوەی زیاتر بێ و هەروەکو خۆشتان وتان نرخی زێر لە سیتی بانک $3000 پێشبینی کراوە لە شوێنی تر $2700 کە من بەش بە حاڵی خۆم $2700 ئەبینم کە ئەگەر بتوان لە $2700 بگزەرێ ئەتوانێت هاوسەنگی زۆر گۆڕانکاری بەسەر هاوسەنگیەکان بێنێت لە بەرەوەی کە ئەگەر کاغزە داراییەکانی ئەمریکا ڕوو لە کەم بوونەوە بێتوانێت نرخی زێڕیش بەرەو خوار بهێنێت بەرەو کەمبوونەوە بهێنێ و ئێمە ئاسۆیەکی کەمبوونەوەی بەهای زێڕمان لە بەردەم نییە. باشە دکتۆر ئێمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەژین ئایا خەڵک سەرمایە گوزاری لە زێڕا بکات دێستایە؟ بە لە بەرچاوگرتنی ئەوەی کە زێر ناسەقامگیری بەسەرادێ نرخەکەی و ئەگەری ئەوە هەیە کە ڕوبەڕووی کەمبوونەوەی نرخیش بێتەوە وەکو کاتێک کە لە $1800 تا نزیکە $1400 لە ساڵی 2011 ڕۆژ بەڵام ئەو ڕوانگەیەکی پۆزیتیڤ و ئەرێنی بوو بەڵام ئێستا ئەو ڕوانگەی و ئاسۆیەبوونی نییە بۆیە ئەگەری بەرزبوونەوەی زیاترە لە ئەگەری دابەزینی نرخەکەی بۆیە هیچ پێشنیارێک ناکەم کە کەسێک بچێ زێر بکڕێ بەڵام وەکو گۆڕانکاری لە نرخەکەیە من پێم وایە کە ڕوو لە بەرزبوونەوەیە بە تایبەتی لە چەند ڕۆژی ڕابردووە کە لە $2450 ڕوو بەرەو سەر بووە و تا $2589 ڕۆشت و ئەمە هۆکارەکەی جوڵەی بانکی ناوەندی چینە کە لەوە ئەچێ نرخی زێڕ ڕوو لە دابەزین نەبێت بۆیە ئەگەری بەرزبوونەوەی زیاترە لە دابەزینی. سپاس بۆ بەڕێز دکتۆر سوهراب دلەنگیزان مامۆستای ئابووری لە زانکۆی ڕازی لە کرماشان لە ڕۆژهەڵاتی کوردستان کە لەگەڵمانە بوو باسی بازاڕی زێڕی بۆکەین زۆر بەڕوونی زۆر بەباشی بۆی ڕوونکردینەوە کە هۆکارەکان چین زێڕ وای لاتەوە دۆخی ئابووری جیهانیش بە شازی گشتی بۆ ڕوونکردینەوە.